هەر کاتێ نوخبەی شکست خواردووی سیاسی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی تووشی قەیران و داڕوخان کرد پەنا بۆ سیناڕۆی سواو دەبن و لە ڕێگەی ئەو گەمە سیاسی چەندین ساڵە پەیڕەوی دەکەن دەیانەوێ خۆیان لەو شکستە یەک لە دوای یەکە بپەڕێنەوە کە بەهۆی سیاسەتی کورتبینانە و ناحەکیمانەی خۆیانەوە ئەزمون و ئایندەی هەرێمی کوردستان دەخەنە مەترسیەوە. دوای ئاڵۆزبوونی پەیوەندیەکانی هەولێر و بەغدا بەردەوام کەمینەیەکی سوودمەند لە پۆست و پارەی هەرێمی کوردستان ئەوە پیشان دەدەن کە سەروەری هەرێم و خەڵک و خاکەکەی لەبەر هەڕەشەی سوپای فیدرال و حەشتی شەعبیدان. هاتو هاواری ئەو تاقمە شکست خواردووەی دەسەڵاتداری هەرێم بۆ بوونی هەڕەشە و مەترسی نییە لەسەر خاکی هەرێم، بەڵکو دەزانن مەترسیەکە لەسەر ئەو بیرە نەوتانەیە کە بە ئاشکرا دەیفرۆشن و هاوڵاتیانیش دەبێ بەرمیلێک بە 160,000 دینار بکڕن. لالایەکی دیکەوە مەترسیەکە گەیشتۆتە سەر ئەو حساب بانکیانەی سەرانی ڕیفراندۆم کە ملیاران دۆلاری پاشەکەوتکراوی خەڵکی تێدا حەشادراوە و دەیانەوێت لە ڕێگەی جوڵاندن و ورژاندنی هەستی هاوڵاتیانەوە پارێزگاری لەو ژێرزەمینە بە دۆلار هەڵەوساوانە بکەن کە پڕیەتی لە قوتی بەستەم پاشەکەوتکراوی گەلی کوردستان. بەواتایەکی دیکە بەردەوام سەرکردایەتی سیاسی کورد لە حاڵەتی تنگانەدا هاوڵاتیانی هەرێمی کوردستان وەک قەلغان بۆ پارێزگاریکردن لە پارە و پۆستی خۆیان بەکاردێن و کاتێکیش بارودۆخ ئاسایی دەبێتەوە دەکەونە بڕینی قوتی ڕەش و ڕووتی کورد زمان. سیاسەتی نادروست و ناحەکیمانەی نوخبەی شکست خواردووی هەرێم هەمیشە بووەتە بەڵا بۆ هاوڵاتیانی سڤیل و بەشمەینەتی کوردستان. بەردەوام ئەو تاقمەی هەستی نەتەوایەتی بە خەڵکی دەفرۆشنەوە کاتێک لەگەڵ نایارەکانی گەلی کورد لەسەر مێزی گفتوگۆ دانوستان دەکەن لە بریستاندن دەکەونە سازشکردنی مافڕاوەکانی کورد و هەر کاتێکیش لە ڕووی دیبلۆماسیەوە پاشەکشەیان کرد دەکەونە بڵاوکردنەوەی وتاری وروژێنەر و خەڵکی سڤیل هاندەدەن بۆ بەرگرتن لە مەترسیەکان و خۆشیان لە دوورەوە سەری بارودۆخەکە دەکەن و هەر کاتێکیش بارودۆخ هێور بۆەوە دەکەونە ڕێکەوتن لەگەڵ نایارەکانی دوێنێ و ئەم جارە گفتوگۆ دەکەن بۆ بەدەسێنانی پۆست و پلەی زیاتر لە بەغدا، ئەمەش لەسەر حسابی خەڵکی کوردستان.